بەغدا دەستی کرد بە ناردنی موچەی مانگی سێ فەرمانبەران و لەبارەی تەڵبتینیش دڵنیایی دەداتە موچەخۆرانی هەرێم. ستاندەر وردەکاری گەیاندنی زیاتر لە 100,000 واژوو بۆ بەردەم دادگای فیدراڵی دژی هەژماری من ئاشکرا دەکات. گەندەڵیەکی حکوومەتی هەرێم بۆ خانەنشینکردنی پەرلەمانتارە نایاساییەکان ئاشکرا دەبێت و داوای هەڵوێز دەکرێت. سڵاوتان لێبێ، لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ وەزارەتی دارایی عێراق باوەژووی تەی سامی یەکەم بوژمەی بۆ دابەشکردنی موچەی مانگی سێی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوانەی هەژماری حکوومەتی هەرێم کردو و چاوەڕێ دەکرێت پێش دەژنی ڕەمەزان پارەکە بنێرێت بۆ دابەشکردنی موچەی مانگی سێ. لەم بارەیەوە فارس عیسا نوێنەری حکوومەتی هەرێم لە بەغدا ڕایگەیاندووە سەرەتای هەفتەی داهاتوو حکوومەتی عێراق 949 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان دەنێرێت و تیشی دوای گەیشتنی پارەکە حکوومەتی هەرێم دەست بە دابەشکردنی موچە دەکات و پێش دەژن سەرجەم موچەخۆران موچەکانیان وەردەگرن. ئەگەرچی لە نووسراوەکە باز لە دابینکردنی موچەی پێشمەرگە و هزەمنیەکان نەکرا، بەڵام ئەگەری زۆرە لە قۆناغی دواتر پارەی ئەوانیش بێت. هەر لە نووسراوەکەی وەزیری دارایی لەبارەی تەڵتین دڵنیایی دەدات و ڕایگەیان ناردنی پارە بەو شێوەیە بۆ حکوومەتی هەرێم تا ئەو کاتە دەبێت کە پرۆسەی تەڵتینی موچەی فەرمانبەران لە بانکە فیدراڵیەکانی عێراق تەواو دەبێت و ئەو کات حکوومەتی عێراق خۆی ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێم بەبێ گەڕانەوە بۆ وەزارەتی دارایی دابین دەکات. دوای ئەوەی لەسەر سکاڵای دەستگای ستاندەر دادگای فیدراڵی بڕیاری دا بە تەڵتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم، حکوومەتی هەرێم لە نوێترین هەوڵیدا داوای کردووە تەڵتین لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە ئەنجام بدرێت، بەڵام فەرمانبەران متمانەیان بە پرۆژەی هەژماری من نییە و واژوویان دژی پرۆژەکە کۆ کردوتەوە. یەکێک لە ئەنجامدەرانی کەمپینی هەڵمەتی کۆکردنەوەی واژوو دژی هەژماری من بە ستاندەری ڕاگەیان لە ماوەی هەفتەیەکدا زیاتر لە 100,000 واژوومان دژی پرۆژەی هەژماری من کۆ کردوتەوە و گردومانەتە بەردەست سەرۆکی دادگای فیدراڵی و تیشی تاوکو ئێستا دادگای فیدراڵی سوورە لەسەرەوەی پرۆژەی تەڵتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕێگەی بانکە حکوومیەکانەوە بێت و بەمەش بەغدا هەژماری من ڕەت دەکاتەوە و قوبوڵی ناکات. ئاماژەی بەوەش کرد دوای ئەوەی واژووەکانمان بردۆتە بەردەم دادگای فیدراڵی، سەرۆکی دادگای فیدراڵیش ڕایگەیاندووە هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی کەوا تەڵتین لە ڕێگەی بانکە ئەهلیەکانەوە بکرێت، بەڵکو دەبێت لە ڕێی بانکە حکوومیەکانەوە بکرێت. سەرۆکی دادگاکە وتیشی وەزارەتی دارایی هیچ داوایەکی لە ئێمە نەکرد کە پرۆژەی تەڵتین لە بانکە ئەهلیەکانەوە ئەنجام بدرێت. ئەنوستیە توپەی لە نوێترین راپۆرتیدا ئاشکرای کردووە ئەو پەرلەمانتارانەی دوای 6/11/2022 سوێندی یاساییان خواردبوو و بەپێی یاسا و بڕیاری دادگای ئیتیحادی مافی ئەندامێتی پەرلەمانیان نەبوو، وێڕای ئەوەی چەند مانگێک بە نایاسایی موچەکەشیان وەرگرتبوو. لەچی لە کۆبوونەوەی ڕۆژی 27 سەی 2024 ئەنجومەنی وەزیراندا لەسەر داوای خۆیان وەزیری دارایی و ئابووری لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیاری خانەنشینکردنیان درا. بە گوێرەی زانیاریەکان ژمارە ئەو پەرلەمانتارانە 5 پەرلەمانتارن کە بە هەموویان 8 دقیقە قسەیان نەکردووە. ماوەی بوونیان لە پەرلەمان لە نێوان 2 بۆ 6 مانگدایە. دویان سەر بە بزوتنەوەی ئیسلامی، دوی تریش سەر بە بزوتنەوەی گۆڕان و یەکێکیشیان پێشتر لە یەکگرتوو بووە و دەرکراوە. ئەم هەنگاوەی حکوومەت ناڕەزایەتی زۆری بەدوای خۆی داهێناوە و لەلایەک دەڵێن پارە بەشی موچە ناکات و لە بەرامبەریشدا خەڵک بە نایاسایی خانەنشین دەکات. ستاندەر نویزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.